سەرەتای دەستپێکردنی گفتوگۆ و دانوستان لە نێوان هەرێم و بەغداد دەرکەوتووە و ئەنجامی سەردانی وەفدەکەی حکومەت هەرێم بۆ بەغداد بۆ گفتوگۆکردن دەربارەی کردنەوەی فرۆکەخانەکان و داهاتی خاڵە سنوورەکانی هەرێم ئەرێنی بووە. بۆ یەکلایکردنەوەی کۆیە و پرسانەش بڕیارە ڕۆژی دووشەممە وەفدێکی حکومەتی فیدراڵی سەردانی هەرێم بکەن و چاوەڕێ دەکرێتە و سەردانە سەرەتایەک بێت بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغداد. بەڵام هەموو ئەمانە لە کاتێکدا هێشتا بە ڕەسمی حکومەتی فیدراڵی دەرگای گفتوگۆ و دانوستانی بەڕووی هەرێمی کوردستاندا نەکردووەتەوە. گفتوگۆکە بە ئەنجام بە ئامانجی ئەوەیە بگاتە ئەنجامیە ئەوی تریش ئەوی ژۆرێکی ترە لە ئیمتیساسکردنی ئەو کاردانەوانەی کە لە ناوخۆ لە دەرەوە هەیە لەسەر حکوومەتی عەبادی بۆ گفتوگۆ ناکەی، بۆ کات کوشتنە، بۆ کات بەڕێکردنە، تا نزیکی هەڵبژاردن یاخود فعلەن بۆ چارەسەرکردنە. من لەوە دڵنیا نیم، بەڵام ڕەنگە بەم زوانە وەفد بڕوا وەفد بێت گفتوگۆیەک دەست پێ بکە، بەڵام هیوادارم ئەوە ڕازگۆیانە بۆ ئەوە بێت کە کێشەکان چارەسەر ئەوەی کە دەسڵاتی دانوستانی هەیەەوە توانێت کێشەکانێک لا بکاتەوە التیزامی پێ بکە حکوومەتی هەرێمە. گفتوگۆ نەکردن لەگەڵ حکوومەتی هەرێم بێ پاساوە، ئەگەر کۆمەڵی مەرجیشی هەیە بۆ نایە مەرجەکانی لەناو گفتوگۆ بسەپێنێ وێگلای کاتەوە، دواتریش بۆ نایە بە ئاشکرا بە هەموو میدیاکان بڵێ گفتوگۆکانی ئێمە لەسەر ئەوەیە مەرجی ئێمە ئەوەن، حکوومەت ئەوەنێ هەرێم ئەوە ناکە، ئەوەنی کردو ئەوەنی نەکردووە. لە چەند هەفتەی ڕابردوودا سەرۆکۆماری عێراق بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغداد پەیامێکی هاوبەشی ئاراستەی هەردوو لا کردووە و داوا دەکات لە زووترین کاتدا گفتوگۆ و دانوستان دەست پێ بکەن بۆ سەرخستنی ئەم هەوڵەش ئەندامانی پەرلەمانی کوردستان لەگەڵەوەن هەردوو لا پابند بن بە دەستوری عێراقەوە. پێویستە بە دانوستان و لە چوارچێوەی دەستوری عێراقیە کێشەکان یەکلایەکرێتەوە و هەردوو لا پابند بن بە دەستوری عێراقیەوە. هەم هەرێم مەسەلەی خاڵە سنووریەکان و مەتارات و مەسەلەی مەلەفی نەوت بە تایبەتی گرفتەکە لە هەردوو لاوەیە و پێویستە هەردوو لایەن پابند بن بە دەستوری عێراقەوە. بۆ یەکلایکردنەوەی کێشەکانی نێوان هەرێم و بەغداد و دەستپێکردنی گفتوگۆ و دانوستان بەشێک لە وڵاتانی دراوسێ ئامادەی خۆیان بۆ نێوەنگیری هەردوو لا نیشان داوە، بەڵام تاکو ئێستا حکومەتی فیدراڵی گڵۆپی سەوزی بۆ دەستپێکردنی گفتوگۆ و دانوستان لەگەڵ هەرێمی کوردستاندا نەگیرساندووە. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.